حاڵتان لەوێ ئازیزەکانی هاوڕێم بەیوام زۆر باش بن هەر بۆ کۆزانن گەشت و زانیاری زۆربەی یانەکانمان بەسەر کردوتەوە ڕۆشتین بۆ لای زۆربەی مناڵە یاریزانەکان بۆی کە بزانین لە بوارە جیاجیاکانە چۆن یاریەکەن و چۆن گرنگی ئەم بە وەرزش و جەستەیان. جاگەشتی ئەمڕۆمان زۆر جیاوازە بێ لەبەرەوەی کە هەموو یانەکانی شاری سلێمانی لێرە کۆبوونەتەوە و پاڵەوانێتیەکەن. جا پێم خۆش بوو لەگەڵ ئێوەیە ئەم گەشتە بگوازمەوە بۆ ئێوە و بینەری ئەم گەشتەمان بن بۆی کە بزانین مناڵەکان چەندێک بەتوانان و چۆن پاڵەوانێتیەکەن و بزانین گەشتەکەمان چۆنە بێ لەگەڵمانە بن. هاوڕێجوانەکانم جا ئێستا لە بەشی زانیاریەکانمانین هەروەکو ئەبینن خێزانی مناڵەکان و مناڵەکان لێرە سەیری پاڵەوانێتیەکەکەن و مناڵەکانی تریش دەستیان کردووە بەم پاڵەوانێتیە. جا پێم خۆشە لە مامۆستا کاروان پرسم کە ئەم پاڵەوانێتیە چۆن بەڕێوە چووە و گرنگیەکەی چیە؟ سڵاو لێبێ مامۆستا. سڵاو تاڕخم. زۆر سپاس. خۆ بناسێنیت؟ من کاروان زیرەکەم بەڕێوەبەری وەرزشی پارێزگای سلێمانی. خۆشحاڵی. مامۆستاگیان گرنگی ئەم پاڵەوانێتیانە بۆ مناڵان چییە؟ بێگومان زۆر گرنگە. ئەمڕۆ فستیڤاڵی وەرزشی تۆپی سەرمێزمان هەیە. شاری سلێمانی بناغەیەکی باش تۆپی سەرمێزی هەیە. چەندین یاریزانمان هەیە لە قوتابخانەکانەوە پێگەیشتو هاتۆتە یانەکان و ناوەندەکانەوە، دوایی گەشتوتە هەڵبژاردەی عراق، دوای چۆتە دەرەوەی عراق پاڵەوانێتی بەشداری کردووە. بۆیە پێمان خۆش بۆ ئەمڕۆ لە چالاکیشی وایە ئەو مناڵانە هەمووی بەیەک و کۆکەینەوە. چەند نادیەک و چەند ناوەندێک و چەند هۆڵێکی تۆپی سەرمێز هەیە. ئەمڕۆ بە کچان و کوڕان و نزیکی 50 مناڵمان کۆ کردوتەوە کە لێرە یاری تۆپی سەرمێزەکەن بەیەکەوە یاریەکەن. مەوە هەدی جوانیشمان بۆ داناون و لەگەڵ مەدالیایەکە دواتر ئایانەیە. زۆر باشە. پێم خۆشە کە ژمارەیەکی زۆر منداڵ کە زیاتر لە 50 منداڵ لێرە بەشداریان کردووە بە کچ و کوڕەوە و هانیان ئێن و دیاریان بۆ دابین کراوە بۆ ئەوی کە بەردەوام بن لەسەر ئەم وەرزشە. باشە پاڵەوانێتی تەنها مناڵەکان لێرە ئەیکەن لە کوردستانیان خۆ کە وەکو خۆت باسی کرد ئەچێتە عێراقیش و دەریشەوە. ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی ئەم مناڵانە لە کوردستان پاڵەوانێتی بکەن کە ئاسیان بەرزە بێتەوە ئەچنە سەر ئاستی عراق بەشداریەکەن. لە ئاستی عراق هەڵبژێرن بە هەڵبژاردەی عراق جا ئەچنە دەرەوەی عراق. ئێستا چەند پاڵەوانێکمان هەیە، چەند کچوپڕێکمان هەیە کە لە ماوەی ڕابردووە لە وڵاتی ئەردون بوون. لە ئەردون هاتنەوە مەدالیای ئاڵتونیان هێنایەوە، یەکەمی ئاستی ڕۆژئاوای ئاسیا بوون. بۆیە ئەمانەش بۆ داهاتوو ئەگەنە ئەو ئاستە ئەگەر پەرە بە ئاستی خۆیان بنووە بێگومان ئەوەی کە خۆشحاڵیە بڕۆکە سوکاری مناڵەکان لێرە هاوکاریانن بەردەوام لەگەڵیان بۆ تەمرینەکانیان، بۆیە چاوەڕێی داهاتووی گەشیان لێکی. زۆر باشە، زۆر خۆشحاڵم. لێرە چەند ژمارێکی زۆر وەکوتمان بەشداریان کردو و چەند ژمارێکی زۆریش سەرمێز هەیە کە ئامادەتان کردو بۆ مناڵەکان. چەند مناڵ لێرە ئەبێ بە پاڵەوان واتە یەکەمە بێت؟ ئەمڕۆ هەمویان یەکەمن لای ئێمە وەکو فستیڤاڵمان ساز کردووە، دوو بەیەکەوە یاریەکەن. لای ئێمە ئەمڕۆ ئەنجام گرنگ نییە، لای ئێمە ئەوە گرنگە ئەمڕۆ ئێوارەیەکی وەرزشی بەڕێکەن، لای ئێمە هەمویان پاڵەوان و ئەمانەش بەردەوام بن لە مەشق و ڕاهێنان و لە قوتابخانەش زیرەک بن، ئەتوانن هەردووکی بەسن بەیەکەوە دواتر پاڵەوانێکی شاری سلێمانی و کوردستان و عراقمان بۆ دروستە بێت. دەست خۆش کاتە هاوڕێ جوانەکانم هەروەکو مامۆستا کاروان وتی هەموو مناڵەکانمانەوانی کە ئێستا بینەرمانوانی کە لێرەن هەمویان پاڵەوان و ژمارە یەکیان بەدەستهێناوە لە لای ئێمە. بەڵام پێم خۆشە ئێوەش گرنگی بن بۆ وەرزشکردن و بەردەوام بن بەشداری بکەن لەم پاڵەوانێتیانە و لەم یانانە بۆ ئەوەی کە جستتان بەهێز بێت. باشە مامۆستا تۆ چی بۆ مناڵانە ئاڵی کە تا ئێستا وەرزشیان نەکردووە؟ وەڵاهی زۆر گرنگە ئەم مناڵانە هەم لە قوتابخانە وەرزشکەن، هەم لەگەڵ کە سوکاریانە بیان بن بۆ شوێنانی کە وەرزشەکەن، بۆ ئەوەی ئەو کاتانی کە هەیەە لە کاتی پشۆکانە بێن ڕووبکەنە وەرزش، چونکە وەرزش هەم هاوکاریانە بێ بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان، هەم بەرزکردنەوەی ئاستی کەسایەتی کە باشیان بە دروستەکە. دائیمە ئەو مناڵانەی کە لە چالاکی وەرزشیەکانان
لە ماڵەوە جیاوازن لەوانەیە کە لە چالاکییان یاخود لە کۆڵانەکانە جیاوازن لەو نەڵانەی کە یاریکردنیان نەبین و وەرزشیان نەبین و بۆ چونکە وەرزشکردن هاوکاریان هەبێ دەرونێکی باشیان هەبێ و زانیاری زیاتریان هەبێ و زیاتر ببن بە تیم لیدەری گروپەکان کە لە شوێنەکان دروست بۆیە وەرزش زۆر گرنگە پەیامێکی زۆر جوانی هەیە ئەتوانێت لە ڕێگەی وەرزشەوە هاوکاری هاوڕێکانی بکە و لە ناو کۆڵان و گەڕەکەیە سەرکردایەتی ڕەفیقەکانی بکە و لە کاتێک کاگەشتن بۆ گەشت و سەیرانیش دایمە مناڵانە ئیشکردن و زیاتر هاوکاری کەسب و کارەکانیانەکەن. زۆر ڕاستە کاتە بە هیوام ئێوەش گرنگی بن بە وەرزشکردن جا هاوڕێ جوانەکانم ئەوانەی کە بینەری بەرنامەی گەشت و زانیارین ئەتوانن دواتر بچنەوە سەر یوتیوبەکەمان کورسات کیدز کە لێرە شابۆتانە نووسرێ کە لە یوتیوبەکەمان باسی وەرزشی تۆپی سەرمێزمان کردووە کەواتە ئەمڕۆ باسی تۆپی سەرمێز ناکەین باسی گرنگیەکانی پاڵەوانێتی ئەم یاریان ناکەین بە هیوام کە بینەری ئەو بەرنامانی کەش بن بۆ ئەوی کە سوودمەند بن لەو بەرنامانە وەکو وتم مامۆستا بەرنامێکی تایبەتمان کرد بە گەشت و زانیاری لێرە هاتم مناڵەکانیش ئێستا ئەبینمەوە کە بەشداری پاڵەوانێتیان کردووە پێشتر قسەم لەگەڵکردن و گفتوگۆم لەگەڵکردن لەسەر وەرزشی تۆپی سەرمێز دووبارە ئێستا بەشداریان کردوەوە پێم خۆشە باسی تەمەنیان بکەین تەمەنی مناڵەکان لە چەند ساڵیەوە ئەتوانن بەشداری بکەن لە پاڵەوانێتیە خۆی ئەمڕۆ لە چالاکیەکەی ئێمە هەموو مناڵان لە تەمەنی 2009 بەرەوسەرەوە بەشداریەکەن 2009 11 هەتا دوایی ئەوانەی کە تۆش پێشتر من بینەری بەرنامەکەی تۆ بووم ئەو یاریزانانە بەشێکیان گەشتە هەڵبژاردەی عراق بەشێکیان لە کە پاڵەوانێتی و چالاکییان بۆ کرا لەسەر ئاسی عراق ئەنجامی باشیان بەدەستهێنا و ئێستا نوێنەرایەتی هەڵبژاردی عراقەکان لە چالاکیەکانی دەرەوە بۆیە بە ماوەیەکی کەم بە تایبەتی لە یاریە تاکیەکان نابن بە تۆپی سەرمێز ئەو منداڵان ناگەڕاهێنەرێکی باشی هەبێ و کەسوکارەکەی چاودێریکە ئەتوانێت ئاستی بەرز کاتەوە ببێ بە منداڵێک کە مەدالیا و نازناوی گەورە بەدەست بێنێت. زۆر باشە دەست خۆش بە مامۆستاگیان سپاس بۆ زانیاریەکانە کە ئەمڕۆ بە ئێمەت بەخشی کاتەی سەبا بڕۆینە لای مناڵەکان. هاوڕێ جوانەکانم جا بڵێن چی؟ جارەکەی پێشووتر لە بەرنامەی گەشت و زانیاریە لەگەڵ هاوڕەکانم گفتوگۆم کرد و قسەم لەگەڵکردن جا هەروەکو وتم کۆمەڵێکم بینیەوە جایکێک لە هاوڕەکانم ناوی باریم بوو کە قسەم لەگەڵ کردوتی من دوای بەرنامەکە بەشداریم کردو لە پاڵەوانێتی و یەکەمی غەربی ئاسیا بوو جا ئایسە قسەی لەگەڵکەین وەرن چۆنی؟ باشم زۆر سپاس چۆنی باری؟ ئەڵە باشم زۆر دڵخۆش بووم کە بینیمیتەوە زۆر سپاس دەگەم یەکەمیش بووی ڕاستە پیرۆزی شەبێ زۆر سپاس زۆر شانازیتان پێوە زۆر سپاس پێم بڵێ چۆن بوو بەشداریت کرد ماوەی چەندێک بوو کە خۆت ئامادە کرد ئێمە پێش پتۆڵەکە دوومان پێشەوە پتۆڵی ئاگادار کراینەوانەیە زۆر باشی تەمرینمان کرد و ڕاهێنانمان کرد لە هەفتەیەکە 4 ڕۆژ تەمرینمانە کرد 4 بۆ 5 سەعات کە چوینە پتۆڵەکەەوە توانیمان کە ئاستی یەکەم بەدەست بێن پلە یەکەم دەست بێن و هەروە مەدالیای زێر بەدەست بێنم هەروانەوە زۆر شتێکی باش بوو بۆ ئێمە ئیشەڵا دەیمەن گرنگیمان پێبن و بۆ ئەوەی بتوانین باشتر بێن بە دڵنیاییەوە زۆرم پێخۆشە باش پێم بڵێ مەدالیاکە چی لێ کردووە وەڵا هەڵواسیوە ئێستا تۆ خاوەنی چەند مەدالیایت وەڵایی تقریبا 5-6 دانەیەک 5-6 دانەیەک کەواتە چی و چین ئەو مەدالیانە بۆمان باس بکە دوو مەدالیای زێرە مۆرگرد چکە من لە زەوجی شایاریم کرد بێجگە لەو یاری فیرەقی زەوجەکە جیاوازی چیە لەگەڵ دوو یاریزان لەسەر یەک مێزە بن دوو یاریزان لەسەر یەک مێز لەوە شاتوانیمان پلە یەکەم بەدەست بێنین زۆر باشە ساڵی پاریش ئەمەتوانینمان سێمی عەرەبین ئەوەش مەدالیای زیومان بەدەستێنا زۆر باشە زۆر باشە باشە پێم بڵێ تۆ کە یەکەم بوویت هانی هاوڕێکان تێی کاتێک یاریەکەن ئامۆژگاریان کەیت و هانیان بێ کە ئەوانیش وەکو تۆ یەکەم بن ئێمە هەمومان بەیەکەوانە کە مەشق و ڕاهێنانەکەین هەمومان بەیەکەوانێ چۆنەڵی
هاوکاری یەکتریەکەن بەڵێ پشگیری یەکەکەین هەموو کاتە پێیانان بەردەوام بن ئیشەڵا هەمومان بتوانین ئەستێکی باش بەدەستبێنین. زۆر باشە دەست خۆش بێ منیش پێم خۆشە کە هەمووتان پێکەوە وەکو گروپە سەرکەوتووەتان بەردەوام بن و پلەی باش باش وەکو ئێستای تۆ بەدەست دەست خۆش هەر سەرکەوتو دەستیەوەش خۆش بێت. زۆر سپاس. جا هاوڕێیان هەروەکووە بینن خێزانی هاوڕێ جوانەکانم لێرە سێری ئەم پاڵەوانێتیاکەن و هاوڕەکانی کەشم خۆیان ئامادە کردو بۆی کە دەست پێ بکەن. جا پێشەوەی کە دەست پێ بکەن پێم خۆش بوو لەگەڵم دوو هاوڕێم گفتوگۆ بکەم. چۆنی؟ سپاس. ناو چییە؟ پاشا. پاشا چەند ساڵی؟ 11 هەر بژی سەرکەوتوبی هەستی چۆنەکەی سە خۆت ئامادا کردو بۆ پاڵەوانێتی؟ لاستێکی زۆر خۆشمێ لەبەر ئێمە یەکەم پاڵەوانێتیمە و سپاسی مامۆستا سەلام و مامۆستا کاروانیشەکەم بۆ ئەو هەموو هەوڵمانبوونەی یانە لەگەڵمان. ئێمەش زۆر سپاس و دەستخۆشیمان هەیە بۆیان بە هیوام کە ئێوەش بەردەوام بن. سپاس. باشە تۆڵی یەکەمەوی نازان وازە کاتە هەوڵ بە باشە؟ ئیشەڵا. چۆنی تۆ؟ سپاس باش تۆ؟ ناو چییە؟ محەممەد چەند ساڵی؟ دا محەممەد تۆ ئەمڕۆ لەگەڵ پاشایە یاریەکەی وایە کاتە ئەبێ لە بینی ئەو دوانەتانە هەرچەنە هەردووکتان هەر براون بەڵام ئەبێ کێکتان ژمارەیەکی زیاتر بەدەست بێنێ ڕاستە؟ وایە لەسەر 11 خاڵە بەس من پێم ناخۆشە ئەگەر پاشا بیدۆڕێنەیە هەر شێوەیە بێ چکە ئەو یەکەم ڕەفیقم بوو لە دەورەکەم. چەند جوانن چەندم پێخۆشە کەواتە تۆ خۆت حەزەکەی هاوڕێکەت یەکەم بێت و بیباتەوە؟ بەڵێ ئینشاڵڵا. چەند باشە ئەم هاوڕیانم چەند دڵیان باش ئەی تۆڵێکی ئیشەڵا محەممەد هەر ئەیباتەوە. کاتی زۆر حەزەکەی ئەو بیبات. بەڵێ کەواتە لە نێوان ئەم دوو هاوڕێمە هەچ کامێکتان برتانەوە واتە هەردووکتان هەر براوە بوون ڕاستە؟ چونکە تۆ حەزەکەی ئەو بیباتەوە تۆش حەزەکەی ئەو بیباتەوە کاتە هەردووکتان هەر براوە. باشە تۆتی 11 خاڵە ڕاستە؟ کاتە بێت لە نێوان ئەو 11 خاڵەیە ژمارەیەک بەدەست بێن و دواتر کۆتایی پێ یاریەکە. باشە ئێستا دەست پێ بکەن و منیش سێرتانەکەم باشە؟ فەرموو. ببینن کێم بینیەوە لاوی چۆنی؟ باشم خۆش باشی؟ بەڵێ چەند باشی؟ زۆر زۆر باشم. منیش زۆر باشم کە تۆم بینیەوە ئەو تۆپێک شکەوتە بینمانەوە زانی؟ دەست خۆش. لاوی پێم بڵێ کاتێک کە هاتم بۆ لات باسی یاری تۆپی سەر مێزمان کرد. جا دواتریش بەشداریت کردووە لە پاڵەوانێتیە؟ بەڵێ. بەڕاستە پاڵەوانێتی کوێت بەشداریت کردووە؟ من چوومە هەڵبژاردەی عێراقەوە چوون بە بوتۆڵەکەی عێراق بوو و لەوێ ئەنجامی زۆر باشم بەدەستێنە. هەر بژیت باشە پێم بڵێ پلەی چەندەمە بەدەستێنە؟ من پلەی 4 بەدەستێنە. زۆر باشە. ئەی مەدالیات وەرگر؟ کاس و مەدالیام ئەمار کرد بەڵێ. زۆر باشە زۆر خۆشحاڵم. باشە لاوی با پرسیارێکت لێکەم. لێرە خێزانە جوانەکەی تۆ هاوکاری دەکەن ڕاستە؟ چۆن هاوکاری دایک و باوکە لەگەڵتان باسی هاوکاریەکەیمان بۆ بکەن. دایک و باوکم هاوکاریم زۆرەکەن باوکم و دایکم هەموو ڕۆژە ئەمهێنم بۆ ئێرە بۆی بم بەرجانێکی باقوات و نانمێنێ و ئەمبەن و تا ئەو هەموو شتێکم بۆکەم. زۆر چاکە پێم خۆشە کە دایک و باوکە گرنگی پێن و نانتێنێ و خزمەتەکەن و تۆش ئێستا بووی بە پاڵەوانێتی. هەر بژی کاتە بەردەوام بە باشە؟ بەڵێ. هەر بژی دەست خۆش. هاوڕێ جوانەکانم جا لێرە لەم پاڵەوانێتیە لیژنەیەک کە لە بەشی سەرەوە هەروەکو ئەبینن بڕیار لەسەر پاڵەوانێتەکەیان و ژمارەکان تۆمارەکەن. جا پێم خۆشە گفتوگویان لەگەڵ بکەین بزانین کە چۆن بڕیار لەسەر ئەم پاڵەوانێتیان لەگەڵ ما بن. سڵاو لێوێت. سەرچاو. زۆر سپاس. خۆ بناسێنیت؟ من عمەر ئەحمە عەبدوڵڵا وەرزشکاری دیێرینی تۆپی سەرمێز. خۆشحاڵی. زۆر سپاس. مامۆستاگیان بۆمان باس بکەی کاری ئێوە لێرە لە بەشی سەرەوەی ئەم پاڵەوانێتیا چییە؟
خۆی پێشەکی بەخێر بێن زۆر سپاس. هیوادارم هەمیشە ئاوا بە کامێرەکاتان ڕوو لە وەرزش پێێت و بتوانن هەچی وەقاعی وەرزشە لە شاشە جوانەکەتان و بڵاوی بکەنەوە بیناچێن بە جمهور و بە جەماوەری وەرزشکاری سلێمانی و کوردستان و هەموو عێراقیش. ئێمە تۆپی سەرمێست من پێشەکەی دەستخۆشی لە بەڕێوەبەرەتی وەرشی سلێمانیەکەم کە بەڕێز مامۆستا کاروان کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم فستیڤالە قەشەنگ و جوانە کە خۆی شتێکی قەشەنگ و جوان و بچووکە بەڵام لە قەوارە و لە حەزم و لە هەموو شتێکیا زۆر قەبە و مانایەکی گەورەی هەیە زۆر دەستخۆشی لێکن هیوادارین هەموو دەستگا وەرشیەکان و هەموو شوێنە وەرشیەکان بتوان بێنە پێشەوە بۆ خزمەتکردنی ئەم وارە جوانان بوارە تۆبی سەرمێسکە یەکێکە لە یاریە و هەرە جوانەکانی کە ئەنجامی زۆر باشی هەیە لەسەر ئاسی عێراقش و دەوڵەتە عەرەبیەکانیش و ئاسیاویش کە دەستخۆشیان لێکەین تەمەنە بۆ ئەم فستیڤالەش کە کراوە دیارە لە ئەنجامی ئەو ئەنجامە باشانەی کەوا تۆبی سەرمێزی عێراقی لە پتوڵەی پاڵەوانەتەکانی ئاسیا و غەربی ئاسیا و عەرەبیەکانە کە ئەنجامی باش هەندێک یاریکەری یاریزان و کوڕان و کچانی ئەم شارە بەدەستیان هێناوە توانراوە کە بەدەست بێت بۆیە بە ئەم فستیڤالە جوانە ئەنجامیان داوە ئێمە زۆر سوپاسیان دەکەین هیوادارین تۆپی سەرمێست هەروە بە سەرکەوتوی بمێتەوە و گەشتی زیاتیش بە و بەرەو پێشەوە بڕات بۆ ئێمەش هەتا بۆمان کرێت تا هێزمان هەبێت توانەمان هەبێت لە خزمەتی ئەم وارەیە بین تەقسیری ناکەین ئینشەڵا تەواجود و پاڵپشتیانە بین بۆ هەمیشەیی. دەستخۆش. چۆنی؟ باشم زۆر سپاس. ناو چییە؟ ئەسمە. ئەسما چەند ساڵی؟ 11. 11 تەمەەن درێژ بی ئەسما. سلامت بی. ئێستا تۆ لێرە دانیشتی و سێری پاڵەوانێت تێکا. بەڵێ. ئەی خۆت بەشداریت کردووە؟ بەڵێ. جارێ سەرت ناتۆ چاوەڕوانیت؟ بەڵێ. ئەی لەگەڵ کیە یاریەکەی؟ چۆنی تۆ؟ سپاس. ناو چییە؟ ناوم دیێ. دیە چەند ساڵی تۆ؟ 11 ساڵ. 11 ساڵ. کاتە ئەسما ئێوە بەپی تەمەنەکانتان یاریەکە دیارەکەی هەردووکتان 11 ساڵن هەردووکتان پێکەوە یاریەکەن. ماڵا مامساوتی ئەو جا نەتانیانیکەتر کاتە مامۆستا دیارەکە زۆر باشە. ئەوە چییە بەدەستەوە؟ ئۆڕێکتە. کاتە خۆش ئامادە کردووە؟ بەڵێ. زۆر باشە. مای چەندێکە لێرە یاریزانی؟ 20 ڕۆژ. 20 ڕۆژە؟ 20 ڕۆژە خۆت ئامادە کردووە؟ نایانی مەسمە 20 ڕۆژ لێرە یاریم کردو. لێرە یاری کردو. ئەی چەندێک خۆت بۆ ئەم پاڵەوانێتی ئامادە کرد؟ زۆر. زۆر؟ ئەی تۆ مای چەندێکە لێرە بەشداریت کردووە؟ یعنی خۆم کە تەنستم کردو 5 مانگە. 5 مانگ. 5 مانگ. زۆر باشە. ئێوە چیە لەزگەشیاوە لە دەستت؟ بەم دەستە دیاریەکەی؟ نەخێ بەم دەستم. بەو دەستت هەر بژی سەرکەوتوو بیت. بە هیوام کە هەردووکتان براوە بن. زۆر سپاس. دەست خۆش. ئێستا با بڕۆینە لای کۆمەڵێکی. چۆنی؟ باشم سپاس. ناو چییە؟ ناوم تنۆک کارزانە. تنۆک ناوکەت زۆر خۆشە. تنۆک چەند ساڵی؟ من 12 ساڵم. 12 ساڵی. ئەی چەندێکە لێرە بەشداریت کردووە؟ نزیکی 4 بۆ 5 مانگە. 4 بۆ 5 مانگ. ئێستا هاتووی بەشداری کەیتەوە لە پاڵەوانێتیە؟ ئیشەڵا. کردت یان جارێ نۆری تۆ نەهاتوە؟ یاریەکم بردو یاریەکم دۆڕاند. یاریەکت بردەوە یاریەکت دۆڕاند. بەڵام دووبارە یاریەکەیتەوە؟ ئیشەڵا بەڵێ. ئیشەڵا. یاریەکەت کە بردەوە 11 خاڵ تۆمار کرد؟ بەڵێ. کاتە ئەی هاوڕێکی ترت چەندی تۆمار کرد؟ لەسەر جێمە دوو جێم بردەوە بە هیچ. ئەها زۆر چاکە. زۆر باشە. ئەی ئێستا دواتر کە ئەڕۆی تۆ یاریەکەی هەستەکە ئیبێتەوە؟ ئیشەڵا. ئیشەڵا. تۆ پێت خۆشە کە بەردەوام ئەم پاڵەوانێتیانە هەبێت؟ شتێکی باشە لەبێت تەشجیع تەکا لەبەری یاری زۆرترکەی. کاتە تۆ پێت باشە بێت؟ ئەی لێرە خێزانەکەت هاتوون سێری تۆ بکەن؟ نانتوانی. بۆچی پێیان نەکرا؟ بەڵێ. بەڵام لانێ لە پێشووترە هاتبن یاخود لە داهاتووە بێت؟ ئیشەڵا لە داهاتووە. پێم خۆشاکە خێزانە جوانەکەی تۆژۆک و خێزانەکانی تر بێن سێری تۆ بکەن و هانز بن هەرچەنە مامۆستاکان لێرە هاانتێن ڕاستە؟ مامۆستاکانی تاوکاری تویان کردووە؟ زۆر زۆر.
زۆر باشە دەستت خۆش بێت. دەستەش خۆش بێت. دەژیت. جا هاوڕێیان هەروەکۆ بینن منیش دانیشتوم سێری پاڵەوانێتێکاکەم جا لێرەیە پێم خۆش بوو لەگەڵ دایکی ئەم دوو مناڵە شاقسە بکەم چۆنی زۆر سپاس. پێم بڵێ چۆن بوو هاتی سێری ئەم پاڵەوانێتێت کرد وڵا بڵاو کرابووە ڕکلامی بۆ کرابوو ئیتر مناڵەکانیشم حەزم کرد بەشدار من لە سێرکردنیا بۆیە زۆر کات بۆ کار و چالاکیەکان و بۆ دەرەوە لەگەڵ خۆمایان بم بۆی بیبینن. زۆرم پێخۆشە کە بۆ شێوازە گرنگیان پێی بۆی کە بینەری یاریەکان بن. ئەی پێت خۆشەکە بەشداریش بن؟ بەتەکید ئێستا قسم لەگەڵ مامۆستاکانە کردو کە بتوانم بەشداریان پێ بکەم. زۆر باشە بێت. ئەی تۆڵێکی ناو چییە؟ ئیلیان ئیلیان چەند ساڵی؟ 11 ساڵ. 11 ساڵ حەزت لە وەرزشە؟ بەڵ. حەزت لە چ وەرزشێکە بە تایبەتی؟ دووگۆڵی و تێنس. دووگۆڵی و تێنس. ئەی پێت خۆشەکە بەشداری بکەی لە پاڵەوانێتی یاریەکانە؟ بەڵ. زۆر باشە منیش پێم خۆشە بێت. باشە پێم بڵێ ئەی تۆ لە ماڵە دووگۆڵیەکەی؟ لە ژوورۆنا لە دەرەوە. لە دەروەیەکەی؟ بەڵ. هاوڕێت هەیە؟ هاوڕێی زۆرت هەیە؟ وەرە لێرەش کۆمەڵک هاوڕێی نوێشە ناسی. ئەم شەوانەمان با لەگەڵ بۆ دەرەوە لەگەڵ باوکیا بۆ پارکەکان لەگەڵ باوکیا دووگۆڵیەکە. یەکسەر یەکەم جار تۆپەکەی حازرە. زۆر چاکە. کاتە تۆ لەگەڵ خێزانەکەش تا یاریەکەی. بەڵ. زۆر باشە. باشە تۆ وەکو دایکی ئەم چەندێک پێت گرنگە کە منداڵان یاری بکەن و وەرزش بکەن. گرنگی زۆری هەیە نەک تەنها وەرزش لە زۆر بواری ترا حەزەکەم بەشدار من لە زۆر ڕۆ لە زۆر زانیاریەوە شت وەرگرم بە تایبەتی وەرزش یا و حەزانی خۆیان هەیەە حەزەکەم زۆرم حەز لێتی. زۆر باشە. ئەی چەندێک گرنگە کە بێن بینەری ئەم یاریانە بن. گرنگی خۆی ئەویش بە تەکید بۆی حەزیان بۆی بچێت یا خۆت فێر بن. زۆر باشە کاتە خێزانە جوانەکانی تری هاوڕێکانم بە هیوام کە ئێوە ژۆ کۆم خێزانە جوانە مناڵەکانتان بێن و بینەری ئەم یاریانە بن چونکە چێژێکی تایبەتی هەیە بە تایبەت کە گرنگی ئێم بە مناڵەکانتان و کاتێکیان بۆ تەرخانەکەن چونکە مناڵەکانیش هەز بۆ گرنگیەی دایک و باوکەکەن کە لەگەڵ یانان و کاتەکەی خۆیان لەگەڵ منداڵەکانە بەسەرە بن. دەست خۆش بێت. چۆنی؟ باش. ناو چییە؟ ئێلا. ئێلا ناوەکەت زۆر خۆشە چەند ساڵی؟ حەوت. ئێلا تۆ ئەمڕۆ بینەری ئەم یاریانەی؟ زۆر باشە چێژت لێ وەرگرتووە؟ دڵت خۆشە کە بینەریت؟ زۆر باشە. ئەی بینیت کە چەندێک خاڵیان تۆمار کرد چونکە خاڵەکانیش بە ژمارەیەکی گەورە نووسراون کە ئەتوانی لێرە بیبینی ڕاستە؟ زۆر باشە دەست خۆش بێت. هاوڕێکانم جاکە ئێستا من لێرەم لە پشتمەوەیەکێ گوتی دادەتەوار چۆنی؟ تمزانمە کێ سەیرەکە ئەمەم هاوڕێمە چۆنی؟ باشم. باشی؟ هەستەکەم تۆم بینی تۆم لە کێو بینیوە؟ لە دوو سێ بەرنامی کێشاتوم. بەرنامەی چی و چی بەشداریت کردووە؟ بەرنامەی ئەهام تازەکەی ماڵی داپیرە. باشە بەرنامەی چیرۆک. بەڵێ بەرنمەیەکیش گەشت و زانیاری و بەرنمەیەکیش تایبەت بە شەوی بەرات. زۆر باشە کاتە لە سێ بەرنامەی جیاوازا بەشداری کردووە. تۆ بینەری مای مناڵانی؟ بەڵێ. ئەی چ بەرنمەیەکە زۆر پێخۆشە؟ بەرنمەکەی شەوی بەرا زۆر خۆش بوو. زۆر خۆش و تایبەت بوو لەگەڵ زیتەڵایە بووین وایە؟ بەڵێ. باشە پێم بڵێ ماوەی مناڵان گرنگی هەیە؟ بەڵێ. واتە جێی خۆی گرتوتەوە کاتێککە لە شاشەکەەوە بینەری هەستێکی کە سوودی لێ وەرەگرین؟ بەڵێ. زۆر باشە. ئەی قسە چییە بۆ هاوڕێکانت کە ئەوانیش وەکو تۆ بینەر بن؟ ئامۆژگاری چی ئەبێ؟ بینەری بن بەڕاستی باشترین کەناڵی مناڵی. زۆر سپاس زۆر دڵخۆشم کە سوودمان گەیاندووە بە ئێوەی ئازیز. باشە پێم بڵێم ئێستا تۆ لێرە چیەکەیت؟ من لێرە بەشدارم لێرە تەمرینەکەم ڕۆژانە بەردەوامیم بۆ ئێرە نزیکی ساڵێکە یاریەکەم. زۆر باشە کەواتە ئێستا تۆ بووی بە یاریزانی تۆپی سەرمێز. بەڵێ. هەر بژیت. زۆرم پێخۆشەکە گرنگی ئەی بە وەرزشکردن. ئەی لێرە هاتووی کە بەشداری بکەی لە پاڵەوانێتیشدا؟ بەڵێ. زۆر باشە. جاری نۆری تۆ نەهاتووە؟ نەوەڵە. زۆر باشە کەواتە ئێستا کە نۆرەت هاتنی سێرتەکەم و هانیشتێن باشە؟ باشە زۆر دەست خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کە بینیمیتەوە. منیش خۆشحاڵ بووم. زۆر سپاس. هاوڕێکانم لێرە ژمارەیەکی زۆر منداڵ یاریەکەن و هەروەها بینەریشن. جا پێم خۆشە زۆرترینیان گفتوگویان لەگەڵ بکەم. چۆنی؟ باشم. ناو چییە تۆ؟ تەمەن. تەمەن و چەنە تەمەن؟ 10 ساڵم. 10 ساڵی.
تەمەەن درێژ بی تەمەنی سپاس. باشە پێم بڵێ ئەم جلو بەرگە جوانە چییە لەبەرە کردووە؟ وا بۆ تێنسە بۆ تێنسە بۆ تێنس خۆت ئامادە کردووە ئەرەڵە. پێڵاوی تایبەتیش لە پێ کردووە ڕاستە ئەرەڵە هەر بژی سەرکەوتوبی باشە تەمەەن پێم بڵێ تۆ ماوەی چنێکە بەشداریت کردووە لە یاری تۆپی سەرمێزدا ساڵێکە 2 ساڵ و ئانە زۆر باشە ئەی لە ماڵی شۆ ڕاهێنانەکەی ئەرەڵە ئەی لە ماڵەوە خێزانەکەشە هاوکاریتەکەن زۆر باشە باشە پێم بڵێ لێرە ژمارەیەک هەیە کە ئەو خاڵانەتان بۆ ئەژمێرن کە ئێوە تۆماریەکەن ڕاستە خۆشتان لەگەڵ یا ژمارەکان ئەژمێرن وەکو ئێستا ئەم ئەڵە من شەشم هەیە ئەو چوار کاتە ئەبێ ئێوە تەرکیزێکی زۆر باشتان هەبێ لەم یاریە و بزانن کە چەندێکیش خاڵتان تۆمار کردووە وایە یاریت کردوتۆ بەڵێ ئەی براوە بۆی ئەرەڵە زۆر باشە بەردەوام بە باشە تەمەنگیان زۆر دڵخۆشم پێت هەر بژی تەمەەن درێژی سپاس. هاوڕێ جوانەکانم گەشتی ئەمڕۆمان کۆتایی پێهات بە هیوام کە زانیاری باشتان وەرگرت بێت و سوودمەند ببن لە بەرنمەکانمان هەروەکو زانن گەشت و زانیاری گرنگیمان ناوە بە وەرزشکردن بۆی پێم خۆش بوو ئەم ڕۆژ گرنگی بین بە پاڵەوانێتی مناڵەکانی هاوڕێم بە هیوام ئێوەش هەمیشە پاڵەوان بن لە هەچ بوارێکا کە کاری بۆکەن تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ